بینەرانی ئازیز و خۆشەویستم کاتتان باش هاتم و خدمەتان بۆ پێشکەشکردنی ئیدامەی بەرنامەی ئەو هەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بینەرانی ئازیز و خۆشەویست هەروەکو ئاگادارن کە بۆ بەشی زۆری کۆمەلگا ئیسلام ئەنگەلێکە لە ناو جامعەیە کە هەروەکو ڤیرۆس و ئەنگەل بۆ نابودی مەغزی ئینسانە ناتەوانەکان حەملە دەکا و داگیری دەکا و بەدوای ئەوەدا ڕۆشت دەکا. ئەوارزی ئەم بیماریەش جیا لە حماقەت و دواکەوتویی و تەعەسوب و بەردەگی هیچ دەساوەردێکی بۆ ئەو کەسانە کە باوەڕیانەدا و بۆ کۆمەلگا نەبووە. ئەم بیماری و خوراافەش بێ دەرمان نییە، دەرمانەکەی ئاگایی و هۆشیاریە. هەروەکو دەزانن ئەم مەذهبە ئەم بیر و باوەڕە دەیان و سەدان و هەزاران ساڵە جیا لە ڕۆژڕەشی هیچ دەستاوردێکی بۆ بەشەریەت نەبووە و تا ئێستاش بەتایبەت ئەم بیر و باوەڕی ئیسلامیە بۆ شیکردنەوەی ئەم بابەتە و بانگەوازێکە کەجەکە ئەخیرەن بە بۆنەی محەڕەم و ئیتلایەکی داوەتە سەرۆ داوەتمان لە ساڵەی سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیز کردووە سەبارەت بەم باسە باس و لێکۆڵینەوە دەکەین. ساڵی سەرداریەکە دەنگی منە بیسی بەخێر بێ بۆ ستۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ ئەسڵام هەیە هاوڕێبوو بۆ خۆت و بۆ هاوکارانت و هەروەها بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس بۆ تۆ. ساڵی سەرداری من کورد ئەوارز و بۆچوونی اعتقاداتی مەذهبی کە لەو کۆمەلگای بەتایبەت شەرقا وڵاتانی ئیسلامیە چۆن کۆمەلگای بۆ نابودی و هەژاری و دەربەدەری بە کۆمەکی حکوومەتەکان کە لە دەسەڵاتان ڕەش کردووە. لەم رابطار وەکو ئیشارەم پێکرد حتمما ئاگاداری کە کەجەکە ئەخیرەن ئیتلایەکی بە بۆنەی محەڕەم و کەربەلا و ئیمام حوسێنەوە سادر کردووە. مەسەلەی هۆیم ئیتلایە چۆنە؟ ئایا ما ئەوەڵین بارە ئەم جەریانە چونین ئیتلایەک سادرەکەن ڕوو بە کۆمەلگا؟ نەخێر، کەجەکە ممکنە بەشێک لە بینەرانی ئێوە نەزانن معنیەکەی. ئەمە کۆمیتەیەکە و ئەقماری پێکاکا و پژاک و ئەوانەی وە تقریبا نزیکن لە پێکاکە لەژێر چەترێکا کۆبوونەسۆ کە ئەم ناوی کەجەکەیە. لە ناو کەجەکە کۆمیتەیەکیان هەیە بە ناو کۆمیتەی ئاین و باوەڕەکان کە بەرحاڵ فعالیەتەکە و خەریک فعالیەتە. ئەم ئیطلاعیە و بەیانیەیشە بڵاوە کردووە لە مورد محەڕەمەوە کە ئیشمان دەزانین کە ئێستا وەختی محەڕەم و ئەو مانگەسەوە حسەین ڕۆی بۆ کوفە لە مەکە و مەدینەوە و لێ کوژا بە وەسیلەی یەزید. بەڵام ئەم ئیطلاعیە چینە سەری دوایی؟ بەڵام ئەمە خۆ ئەوەڵین ئیطلاعیەی ئیسلامیانەی پێکاکا و پژاک و ئەوانە نییە. خودە عەبدوڵڵا ئۆجالان سێ چوار کتێوی لە موردەوە نووسیوە لە مورد محەممەد و نەقش و دەوری و مەسیح و خولاسە ئەو مەسیحیەکان و ئیسلامیەکان و عەلەویەکان و زۆر ئەوە ئەخیرەنیش غێر ئەز ئەمە مەسەڵەن ماوەی لەمە بەرێکێ لە کادرهای ڕاهبەریان بەناو ئامێت شاهۆ مەسەڵەن بۆ ئەوە کە خەڵک وادارکات دەفاعکەن لە محەممەد و ئیسلام و ئەم مەسەبە کۆنە پەرستەکەیەوە ئیشارەتان پێکرد چای نەقش و دەوری هەیە عەلەی خەڵک. مەسەڵەن محەممەدی کرد بە دوو دەورە، دەورەیە محەممەد و ئەو هەموو کوشتاریەکە لە شەڕی بەدرا خەندەقا هەزاران کەس کوژیا، هەزاران هەزار ژنیان گرت بە بارمتە، تەجاوزیان پێکرد، ماڵ و ئەمواڵ و سەروەت و سامان هەموو کەسانەوە غێرە موسڵمان من مسادرەیان کرد و بەشیان کرد بەخۆیانە و هەرچە کەسە ئەو تاریخە ئەزانێ ئەو گەرەکی بوو کە مەسەڵەن بێژێ محەممەد ئەم بەشیەوە لە مەکا بووە لەگەڵ ئەو بەشیان وا لە مەدینا بووە فەرقی هەزووە. محەممەد لەو دەورە بەشێک لە حاکمیەتەکەی بە موسبەت و چوزانم ئەوانە باسەکە. گەرەکمە ئەوە بێژم یا مەسەڵەن وەختێ شێم حەموو نەهرۆی کوڕ شێم حەموو کەنزانی وەختی شێم حەموو کەنزانی مرد نەهرۆ بوو بە جێگاری هەرچێ کەسە ئەزانێت گەورەترین جاسوس باس بووە، جاسوسیایی ئەمریکا بووە، کابرایەک بووە بە حەیاتی دەستی لە ڕەش و چەرمووە ناوە میلیارد هات دلاری ناوە بە یەکۆ هەر لە تەحمێق خەڵکو بەرحاڵ خەلیفە و خەڵکیی زۆریان مەسەڵەن کرۆ بە دەروێشوین خۆیان
لەسەر ئەو نائاگاهی و بێئاگاهیۆ مەسەڵان هەر ئەم کمیتەی ئاینەکانی و گەلان کە سەر بە پێکاکایە پەیامی تەبریکی بۆ و کەسە مرتەجعە کۆنە پەرستە نرد کە وەختێ بوو بە جێگار باوکی منزور مۆسە کە وەختێ تو چاو لە مەسەئین پێکاکاکەی یا ئەم کەجەکە و پژاک و ئەقماری پێکاکە باوەڕیان ممکنە بە حتا ئیسلام نەبێ من فکر ناکەمەوانەوە ئەو ئیتاایە نووسیوە مەسەڵ خۆیان مەسەبی بن بەڵام بۆ فریودان بۆ پۆپولیزمێکی نابە بۆ فریودان خەڵک بۆ ئەوە شوزانم تاوێ پشتیوانیەکەن لە عەلەوی تاوێ ئەیکەن لە محەممەد تاوێ ئەیکەن لە شیعە مەسەڵەن ئەرم داستان بەیانی ئەخیریانە کە بەنظر من ئابڕوبەرانە بوو واقعاً و هەچێ کەسە حتا بەشێ لە کادرەکان خۆیان هاتوونە سەر دەنگلەی ئەم ئیطاعیە و بەیانیانە سادر کردووە کە مەسەڵەن یێژن کە ئەو شەڕەوە حسەینی کوڕی عەلی لە کوفا کردی لەگەڵ هینا تەشبیهیەکەن یێژن هەرم جونبشی ژن ژیان ئازادی لە کوردستانە کە مەسەڵەن ئازادەگی بۆ حسەینیش بۆ ئازادی و بۆ فلان و فیسار چووە ئەو شەڕیە کردووە بۆ ئەوە دڵی بەشێک لە مەسەڵەن ئەوانەوە ئەهلی تەشەیعون منتەقەی کرماشان و ئیلام و ئەوانە بەدەستێ بەرحاڵ بە نرخ ڕۆژ نانەخۆن لە هەر شوێنێکەوەیان بێ خۆیان ئەکەن بە مسلمانێکی دوو ئاتەشە و ئەچن سینەزەنیەکەن بێەوە خۆیان عەقیدەیان پێی بێ بە قەولی کوردی نانی تێدایە بە قەولی کوردی نانی تێدایە بەڵێ بەڵێ فەرموو ئیدامەی فەرموو قسەکانم هەرەوەچمە و کەلیمە بڵێ فەرموو بەڵێ بە هەر حاڵ ئەوان ئەم بەیانیانە سادر کردووە و غەیرەز ئەمە بە نەزەر من پۆپولیزمێک وا هاتیایە و چوزانم لە دوا کەوتوانە تەرین و ڕزی و تەرین سنەتای 1500 ساڵ 1600 ساڵ لەوەبەر دفاعەکەن ئەمە بە نەزەرم پەیامێکی تایە کە دوایە ئەتوانین بۆچیە لەم شایەتە ئەتوانێکی لە سوالەکان بێ قسەی لەسەر زۆر سپاس بۆ تۆزیحەتانە ساڵی سەرداری بۆچی ئەم ئیتلاعیە لەگەڵ مەوجێ لە ئێتراز و مەحکومکردن ڕوبەڕوو بووە جایگای ئەم ئیتلاعیە لەم شەرایەتە چییە و دانی چنین ئیتلاعیەیە چەندێک پێدوا بێ لە ڕاستای سیاسەتەکانی جومهوری ئیسلامیادا ئایا ئەم جەرەیانانە ئەسڵەن شیعە مەذهەبن یان نا؟ من نازانم حتما ئەزانم بەشێک لە ڕەهبەری پێکاکە عەلەوین یا ممکنە شیعە مەذهەبیشیان تیا بێ وەلێ ئەوەوە بۆچی لەگەڵ بەشێک زۆر خەڵک لەگەڵ ئەعترازی بەشێکی زۆر لە خەڵک و فعالین سیاسی و ئەحزاب و جایانات سیاسیە ڕوبەڕوو بووە هین ئەوەسە بە نەزەر من تەوهینەکە بە جنبشێک وا لە دەمان گوزەشتا جنبشێکی ئازادی خوازانە بووە جنبشێک بەرابەری تەڵەبانە بووە لە کوردستانە سەدان نەفەر گیانیان بەخت کرد بۆ ئەم جنبشە بۆ ئازادی بۆ بەرابەری هەزاران ژنیان تن زیندانەکان کرد و عەزیەتیان کردن لە زیندانەکانە ئەیسەیش بەشێ زۆر لە گەنجەکان لە فعالین سیاسی لە ژنان هێشتا هەن لە زیندانە لەژێر حکمی ئەدامە کەسانی وەکو ڕەفیق سەلیمی کە مەسەڵەن پێرەکە هینیان کردووە دادگایان کردووە کە کەوتۆسە دواوە منزورمەوەسە کە ئەم جنبشەوە لە دەمانی گوزەشتا لە ئارا بوو لە حاڵێکا کە خەڵک لە خیابانە بوون لە حاڵێکا کە خەڵک عەلەی جمهوری ئیسلامی وێسان لە حاڵێکا گەرەکیان بوو ئیسەش گەرەکیانە کولی بەساتی ئیسلامی کۆکەن و جاڕوویکەن گسکی لێبن بیخەنە زەباڵدانی تاریخۆ ئەمانە تێن ئەم جنبشە حەق تەڵەبانە مقایسەکەن لەگەڵ مەحەڕەمی حسەین و لەشکەرکێشی حسەین و ئەوانە حسەینی کوڕی عەلی لەسەر قودرەت و لەسەر دەسەڵات چوو ئەنا بۆچی شیاسی لە مەکە و مەدینەوە بچێ بۆ سەدهای کیلومتر هینکا بە هەفتا و چەند نەفەرەوە بڕوات لەوێ خۆی بابە کوشت پێی وابوو ئەتوانێ یەزید و ئەوانە لابە لە سەرکار خۆی بە دەسەڵات و قودرەت بگا خۆب خەڵکەکەوا لەگەڵیابوون لێی هینیان نەکرد لێی ئەنزایی ناڕەوایە ئەنزایی دەرەقەت نایەن و دفاعیان لێ نەکرد خۆی و هەفتا و دوو کەس ماوە لێ
هەمویان کوژران و حسێنیش کوژران دەنتیجە شەڕی حسین لەگەڵ یەزید مطلقاً ڕەفتی نە بە ئازادی خوازی بە هیچ شتێکی باش لەم دنیاوە نەبوو لەسەر دەسەڵات بوو هەروواکە باو باپیری کردیان هەروواکە محەممەد و عەلی و نازانم عومەر و فلان کردیان سەراسەر نیوەی دنیایان گرت بە زۆر شمشێر بە کوشت و کوشتار حسەینیش عینگەرێکیەوە بوو تەشبیهکردن یا مقایسەکردن کە لەو ئیطلاعیە هاتووە کە ئەم ڕۆژی محەڕەمە وەکو احترازات و مبارزاتی ئازادی خوازانەی چەند مانگی ئەخیر بووە لە کوردستانە ئەمە خەڵک و ئەحزاب و جەریانات و حتا بەشێک لە ئەعزا و هەواداران خۆشی عەلەی ئەم بەیانیە هاتوونە سەردەنگ بۆیە مەسەڵەن ئەم کارە لەگەڵ ئەو احترازاتە ڕوبەڕووە غێرز ئەمە بەنظر من ئەمە پەیامێکە بۆ جمهوری ئیسلامی ئێوە ئینتان کرد ئشارەتان پێ کرد جمهوری ئیسلامی ئتفاقەن گەرەکیە ئەم تەشەیع و لە حربەی مەسحەب و چوزانم تەشەیعوانە ئیسفادەکە بۆ تەحمێ خەڵک بۆ سەرکوت خەڵک بۆ ئیدامەی ستەم و زوڵم و زۆری بەسەر خەڵکە داسەپانی هەرچێن نەوعە لە ئەدام و کوشتن و زیندان و بگە تا فەقیرکردن و ماوێرانکردن خەڵک هەر بەم تئۆری مەسەوی تەشەیعەیە کە ئاغایانی پژاک و پێکاکا و کەجەکە مەسەڵان ئیساینیەکەن ئەوان سابتیان کرد لە حاڵێکا کە خەڵک هاتوون کولی بەساتی ئیسلام جاڕووکەن خۆیان نیشاندا کە چەنێ بێڕەبتن بە خەڵکی کوردستان چەنێ بێڕەبتن بەو احترازات و مبارزاتە و خیزشی ژنژیان ئازادی و ناحەقن کە مەسەڵەن ئەم ئەینیان نەکرەوە بۆیە من وازانم بەشێکیشی هاوجەهەتیە لەگەڵ جمهوری ئیسلامیە کەمانکە تایسە کردویانە بکەن زۆر سوار بۆ تەوزەکانە ساڵی سەرداری متاسفانە وەختەکەمان زۆر کەمە 5 دقیقە زیاتر وەختمان نەماوە حەزەکەم پرسیارەتر بکەم کە پێم وابێ مهمە پرسیارەکەمە بەرخوردی ئەحزاب و جەریاناتی سیاسی بەم ئیطلاعیەی کە کەجەکە داوێتی و هەروەها وەزایفی خەڵکی ئازادی خوا دەروەکو خۆشت ئیشارەت پێ کرد هاتوون مقایسەیەکی زۆر نابەجێیان کردووە داستانی کەربەلا و ئیمام حوسێنە لەگەڵ خاصی ئازادی و بەرابەری تەڵەبی خەڵکی ئێستای کۆمەلگای ئێران مقایسە کردووە چارکە وەزایفێکەوێتە سەرشانی خەڵک و مۆزای ئەحزابی سیاسی چی بووە 4 دقەمان وەختە دەفەرموو بەڵێ تەوا نازەوە بە ئەحزاب سیاسی هەڵگرتەوە هەموو ئەحزابی چەپ لە کوردستانە تقریبا مەوزعیان گرووە ئێمە حتا لە شۆرای هاوکاری هێزی چەپ و کۆمونیستەکان کە عیبارەتە لە کۆمیتەی کوردستان حزب حکومەتیست و کۆمەڵە سازمان کوردستان حزب کۆمونیست ئێران و بەشێ زۆر لە فعالین شناخت شدە و کۆمونیستای ناسراوی کوردستان ئیطلاعیەکمان داوە بە کوردی و بە فارسی هەست و هەروەها ئیمڕۆ ئێمە کۆمیتەی کوردستان ئیطلاعیەکی ترماندا و تەقبیحمان کردووە هینیان کردووە بە هەر حاڵ لە مقابلەی وێساون تاوا نازەوە بە کەسانی ئەحزاب من ئەحزابی بەرەی ڕاستم نەدیوە ڕسمەن ئیعلام مەوزعکەن هەرچەند کادرەکانیان بەشێ لە مەسئولینیان ئەوانیش ئەلعان مەسەڵەن وێساون بەرامبەر بە ئەم هینە شتێوە بێمەوزعە جەریانی ئیبراهیم عەلیزادەیە کە ئەوانە زۆر نزیک و دۆستی پژاک و پێکاکا بوون و تایسە سکوتیان کۆیەکێ لە کەسانێەوە بەرحاڵ عزوو ڕەهبەریانە 4 خەتی نووسیوە بێ ئەوە ناوبات مەرزوری کێیە کێ بەیانی سادر کردووە چی مقایسە کراوە محەڕەم چییە نازانم ئەو دانەکە چییە مطلقاً و مطلقاً ئیشارەی بە مەزمونی بەیانیەکە نەکردووە ئیشارەی بە ئەو کەسەوە سادری کردویانێک کەجەکە یا ئەحزابی ئەقماری پێکاکە نەکردووە گەرەکی بووە بۆ خاڵی نەبوودن عەریزە فقط شتێک بێژێ یانێ ئەو جەریانی ئیبراهیم عەلیزادە کە نزیکن لە پێکاکە ڕسمەن ئەوان هیچیان نەوتووە بە جۆرێ بە سکوت بەرگوزاریان کردووە و چون بلەخەرە بەخاتر مەنافعێک وا هەستیان و دۆسایەتی و نزیکایەتیە و هەستیان منافعی حەقیری تشکیلاتی و ئەوانە ظاهرن خۆشیان بە چەپ و کۆمونیست ناوزە دەکەن بەڵام مطلقاً لە مقابل ئەم بێحورمەتیاوە بە جنبشی ژنژیان ئازادی کراوە بە جنبشی
خەڵکی کوردستان کراوە بەو هەموو ئینسانەوە خوێنیان ڕێژا لە دەمان ڕابردووە کراوە مطلقاً هیچ شتێکی ڕۆشن و شەفافیان نەوتووە لەبەر خاطر مەسلحەت گەلێکی حزبی و تەشکیلاتی و هەستیان لەگەڵ جریانێ من وازانم خەڵکی بەشمەینەت خەڵکی ئازادی خواست خەڵکی چەپ و کۆمیدە جامعی کوردستانە لە هەموو شوێنێ مؤەزەفن دفاعکەن لە دەستاوەرد و لە مبارزات خۆیان و لە خیزشی ژنژیان ئازادی لەو هەموو ڕەنجەوە کێشایان لەو هەموو ستەمەوە تەحمل کراپیان لەو هەموو زیندانە لەو هەموو شکنجە لەو هەموو کوشت و کوشتارەوە ڕۆڵەکانیان کوژران و کەسێک یا جریانێک بێت ئەمە مقایسەکان لەگەڵ حسەین و محەڕەم و کۆنە پەرستی و جەهالەتی 1400 ساڵ لەوە بەرا ئەو خەڵکە مەسئولیەتیان ئەز مؤەزەفن لە مەقابڵ ئەمە بێسن و نەیەڵن هیچ کەس جونبشەکەیان هەرزان فرۆشی پێ بکات و جمهوری ئیسلامیش بتوانێت لێ کەڵ وەرگێ من وازانم هەموو جایات و ئەحزابی چەپ و کۆمونیست و شخصیەتا و فعالین و خەڵکی ئازادی خواست مؤەزەف و مەسئولن لە مەقابڵ ئەم بەیانیە و ئەم نەوع لە تەفەکر و بیر و بۆچوونە بێسن وە لە فعالیت خۆیان لە مانگوزەشتەی خۆیان لە ڕەنج و زەحمەتێ وا کێشانە دفاع بکەن. زۆر سپاس ساڵی سەردەری پرسیارم زۆر بوو بەڵام متاسفانە هەروەکو ئیشارەم کردێ وەختەکەمان بە ئاخر گەیشتووە و هیوادارێ نەگەر لازم و زەروری بوو لە بەرنامەکانی داهاتووە زۆرتر بتوانین بازەم بابەتە بکەین و ڕوو بە کۆمەلگا قسەباسی خۆمان کەین. زۆر سپاس بۆ تەوزیعەکات و بۆ بەشداری لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. منیش سپاستان دەکەم. زۆر سپاس. بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرهاتینە کۆتایی بەرنامەی و حوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەرچۆ هەن سافی و سڵامەتی و شادیتان ئارەزومانە. شاد و سەرکەوتوو بن.